من چووکە بە حەزی خۆم هەڵم بژاردە بۆ ئەزان سەرکەوتۆ بم تێ بۆ لەبێت چۆنی سلااو لە تورکیان چەند هێنا لە خۆی 12 هەفتە چ بەشێ بەشی دەروناسی ئیشەڵاگەر بێتە قسمەت زانستی یا ئەدەبی وێژەی ئەدەبین بەڵێ ئەو بەشێک کە ئارەزوویەکەی خۆ ئەتەوێ بچی یان نمرەکە و شمولیەکە ناخۆم ئەمەوێ بچم زۆر بەشی تری ژوەر مەگرێ بەڵام ئەو حەزی خۆمە دەروناسی بۆچی وڵای حەزێک هەستەکەم لە ئێستاشە لەم کاتی ئێستا ئەو بەشە زۆر باشترە یعنی هەر تاکێکمان ئێمە هەستەکەم دەرونی بەزودیە هیلاک و پێویستێتی کەسێکی تایبەتی هەبێ ڕێنوێنی بکە میش حەزەکەم لەو بەشەیە پەڕی بێ بە تێبینی چی کردووە لەناو کۆمەڵگایە تۆ بۆ مناڵێکە خەڵک دەرونی هیلاکە بەجددی هەر بۆ نمونە تەلەبی پۆلی 12 کە ئەچێتە پۆلی 12 لە کاتی ئیمتیحانە مێشکی هیلاکە بێ یعنی من ئێستا کەس ئەناسم 3 ساڵە لەبەر دەرزێک ئەمێنێتەوە لەبەروی کە مێشکی نازانم چۆن بڵێم تەحملی ئەوە ناکە کەسێک نییە یعنی نەسیحەت شتێکی بکات بڕاتە ئەوێ من ئەمێ ئەو بەشە تاوەکەم و بتوانم یارمەتی ئەو کەسانە بم کە پێویستیان پێ بە خۆ لە پۆلی 12 پێویستە بەوە هەبوو کە کەسێک هاوکاری بکە ئەرە وەڵا پێویستم و زۆر چی بۆ شتانی کە ڕوبەڕووتە بووە و سرێسانەدا چیوە دروستە بوو ترس زۆ ئەترسام ئەموو دەرناچم کەسێکی شەها پێویستم بە کەسێک بوو بڵێ مەترسە بڕۆ ئیمتیحانی خۆ بکە بەسی تر نەژبوو ماڵەوە جیا و کەسێکیش جایەکە بۆ نمونە لەو بەشەیە کە بتەوێ بە تایبەتی نەسیحەتێک شتێک بکە ئەگەر چاسەی ترێ بەدرێتە بەشەکە دەگۆڕی بەچی نایگۆڕم نایگۆڕبێش نایگۆڕم زۆر دڵنیام لەو بەشە کاڵم بژاردەوە تو پێ وایە ئەو شوێنی کە بە ئارەزووی خۆ بۆیە چی زیادە سەرکەوتوو بیتە لەوەی کە توازەوەرەکە و بڕیاری لێن من چووکە بە حەزی خۆم هەڵم بژاردە بۆ ئەزان سەرکەوتۆ بم تێ